سیرێکێکمان خۆمان پارێزین لەم ڤایرۆسەکە هاتووە ڕوبەڕوومان بۆتەوە و پێویستە ئەوانەی کە لە دەرەوە دێنەوە هەم لەبەر سەلامەتی سەرەتا ماڵ و منداڵی خۆیان اینجا دواتر کەسانی دەوروبەر و خەڵک بەڕاستی پێویستە ئەوانە عینەک بە ڕێگەی قاچاق بێنەوە ناو کۆمەڵگا پێویستە تەواوەتی فحوساتی خۆیان بکەن لە خۆیان دڵنیا بنەوە اینجا بێنە ناو ماڵ و منداڵیان ئەجا دواتر خەڵکە ضروري خلق اهتمام بموضوع كيف بدأ بفشي نزاني بأساني نزاني چونکە هەر خۆی دەفەوتێنی و دەگەڕێتەوە دەرا پشتەکەی خۆشی هەر دەفەوتێنی ضروري اهتمام بموضوعی بدێت بە هەموو لایەک شتەکەی بە هەند هەگرن شتەکە بەسیط نییە بەڵکم فترەکەەوە ئینشاءالله چەند ڕۆژکە تێدەپەڕی و لەو ئەزمەش نەزاکان دەوی بە حەول و قووەتی خودای بەڕاستی یەک داواکارن بۆ خەڵکانێکەوە لە ئێران دەگەڕێنەوە داواکارم بە هیچ شێوێک ئەو شڵەژانیان توش نەبیتن کەوا دێنەوە دەڵێن وەڵا دێن و دەتانگرن وەشتانە باوە کەشتیوان نییە و ئەو خەڵکانش مەشڵەژێنن چکە ئەوانی کە بە قاچاق دێنەوە بەڕاستی شتەکی جوان نییە باوەڕکە هیچ جێگۆڕێ نییە ئەوانی کە دێن لە ڕووی تەندروستی خۆتانەوە باشترە باوەڕکە ئەوەی ئێستا ئەو خزمەتەی ئەو خەڵکە دەکرێتن شتەکی زۆر بە باشی دەکرێتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆیە داواکارم ئەوانەی لە ئێران دێنەوە مەستوێن کە بچنە سەردانی بکە تەندروستەکان بکەن و هەر لە بۆ تەندروستی خۆیان باشترێک کەوا بزانن تووشی هیچ ڤایرۆسێک نەبووینە